توجه هنري ومستني قولي حرفي كأول تيانا السليرة إنما أي شيء في دفتري مع كشكش دكان روحي إما أبتي أمد دفتكان فيروز عوديان لو أندامت شالك وبتواناني كأمرو لقمنا لا أهان كذا مؤمن ثماني شماتا كسر جينو محمد باب فرمت جينو جان زامي كشالك يوسفك أنا شسر توتوبل سيري بولا بكان الرنك بوسان يا خايف ويدري داي بقوتنا بیست ساڵەمە پێش و لە ڕۆژێکی وەکەم ڕۆیا گروپێکی ژانی سلێمانی خۆشبەختانە بە سەرپەرشتی مامۆستا ئەنوەر قەرەداخی دامەزراوە. بۆ من وەکو کچێک دڵخۆشیێکی گەورەیە کە لە گروپێکی وایم کە گروپێکە جێی شانازی کورد و هەموو کوردستانە بە تایبەتی. گروپێکە کە سەنگ و قورسایی خۆی پاراستووە هەر کچێکێت لەم گروپە ئیشەکە من دڵنیام وەکو من شانازی پێواکە دڵخۆشە بێ بە بوونی لەم گروپە بەجێبوونەوەی لەم گروپە. کارەکانی گروپی کیژان لە بەرچاوایە و ینی پێویست ناکە من باسی کەم بڵێم چییە و چی نییە. کارەکانی دیارە و جێ دڵخۆشی هەموو کەسەکە پاراستنی ڕەسەنایەتیە پاراستنی کللتوری کوردەواریە بە گشتی کچانی گروپی کیژان بە جلی کوردیەوە دەرەکەون بە ئیشی ڕەسەنەوە دەرەکەون. ئەمە جێی شانازیە بۆ هەرێکێکمان کە لەم گروپەیە ئیشەکەین. ئێمە هەر ئەندامێکمان کە لەم گروپین لە گروپی تریشکارەکە لە گروپەکانی تر تێکەڵاوی هەیە بەڵام مرتاحیەکی زۆرە ینی ئارامەیەکی زۆرە کە لەگەڵ گروپێکە ئیشەکەی هەموو ئەندامەکانی کچن لە یەک تێگەن. مامۆستا ئەنوەر وەکو باوک مامەڵە لەگەڵ هەموماناکە ینی ئەمە بۆ ئێمە گەورەیە کە توانین پێکەوە لە یەک تێبگەین پێکەوە کارەکان یەک تەواو بکەین.